خۆشەویستانم ئەو کاتتان شاد. لە قەیرانی عێراقدا ڕۆڵی کوردەکان ڕۆڵێکی بەرچاو بوو، بە تایبەتی لەو نێک نزیکبوونەوەی کە لە نێوان کوردەکان و لیستی ئەلعێراقیەدا هەبوو. دواتر موقتەدە سەدر وەک سەرۆکی لایەنی سەدری بەشداری لەو ڕکابەریە کرد لەگەڵ نووریل مالکی سەرۆکوەزیری عێراقدا. دواتر وەک هەمومان بینیمان موقتەدە سەدر و لایەنەکەی جیاوازی هەبوو لە ڕوانینەکانیاندا سەبارەت بە چۆنێتی چارەسەرکردنی قەیرانی سیاسی عێراق. بۆ بڕێک زیاتر تیشک خستنە سەر ئەم مەسەلەیە، ئێستا ڕاستەوخۆ لە ڕێی سکایپەوە میوانداری ڕۆژنامەوان هیوا عوسمان سەرۆکی بەشی عێراق لە ڕێکخراوی پەیامنێرانی جەنگ و ئاشتی دەکەین. کاگیوە سوپاسی ئامادەبوونت دەکەم. سپاس کاک بەڵێن، خۆشحاڵم کە بۆ یەکەم جار بە سکایپ قساکەین. کاگیوە سەرەتا حەز دەکەم بەو پرسیارە دەست پێ بکەم. بەڕای جەنابەت ئەم شەڕەی کە کوردەکان لەگەڵ نووریل مالکی سەرۆکوەزیری عێراقدا کردیان لە جێی خۆیدا بوو؟ ئەگەر بێت و سەیری وەزعی ئمڕۆ بکەین کە کورتایەتی بەڕاستی تووشی کێشەیەکی بەڕای من حەقیقی بووە، لەلایەکەوە تووشی ئەوە بووە کە لەگەڵ مالکی نازانێت چی بکات، نە ئەتوانێت سەحبی سقەی لێ بکات، نە ئەتوانێت لێ پێچینەوەی پەرلەمان بەدەست بێنێت و لە هەمان کاتیشە ئەو پەیوەندیە تۆزێت توندەی کە لە نێوانیان دروست بووە وای لێ کردو کە نەتوانن بەهیچ ئیشکەن. بەڕاستی لە وەزعێک هەیە کورد ئێستا نازانێت بە کام لا بڕوە، لە شوێنێکا خۆی دۆزیوەتەوە بە هەر لایەکا بڕوە ڕێگە تووشی کێشەیەک بێت یاخود نەتوانێت بە هیچ ئتیجاهەیە. لەبەردەم سێ ڕێگایە، هیچیان لەوە ناچێت بتوانێت پێشکەوێتیایە. بۆیە بەڕاستی ڕەنگە ئەگەر بێت و بیر لە هەنگاوە سەرەتاییەکان بکرابایەوە بە شێوەیەکی تر پێویستی نەکردایە بەم حملەیە بەبێ ئەوەی کە لە 100% دڵنیای ئەنجامەکانی بیت. ئێستا کێشەکە زیاتر بەر تەشە نەئەکات بەرەو نەوت، بەرەو تورکیا، بەرەو لایەنەکانی تر. ئمڕۆ ئەم بینیمان ئەمریکاش هاتە سەرخەت لەوە، ئیتر نازانین بەڕاستی بەرەو لەکوێ ئەوە ستێت ئەم کێشەیە و لەکوێ چارەسەر دەست پێ ئەکات. باشە کاگیوە، ئاڵۆزبوونی ئەم کێشەیە بۆ کوردەکان ینی بەڕای جەنابە هەر دەگەڕێتەوە بۆ گۆڕینی هەڵوێستی موقتەدە سەدر و لایەنی سەدرەکان یاخو فاکتەری تریشان؟ ئەمە یەکێکە لە هۆکارەکان بەڕای من. بەڕای منیش ئەوەیە کە وەزعی یەکنەبوونی هەڵوێستی کوردی لەسەر ئەمە، یەکنەبوونی ڕای کوردی لەسەر بەغا هۆکارێکی ترە، لەلایەکی تریشەوە لە بە ئیقلیمیەکە هۆکارێکە، نەزانینی چی پاشمالێکی دێت ئەویش هۆکارێکی ترە. ئەو ناڕێکی کە لە نەبوونەی کە کورد هەیە بوو لەسەر ئەوە بوو کە نازانین پاشمالێکی چیەت. بۆیە بەڕاستی هەموو فاکتەرەکان بێکەوە هەر یەکەی لە لای خۆیەوە دەوری هەبووە لە ئاڵۆزکردنی زیاتری ئەم کێشەیە و نەبوونی بەرچاوڕۆنیەک بۆ چارەسەر بۆ داهاتوو کە بە چ لایەنێ بڕۆین کە وەزعمان تا ڕادێ ببێتەوە بەتەبیعی. ئێستا ڕۆژ بە ڕۆژ ئەزمە زیاکە لەگەڵ بەغا، خیتاب لەگەڵ بەغا، خیتابی سیاسی هی بەغا و هی مالکی و هی سەرۆکی هەرێمیش تند و تیشترە بێ بەڕای من. کاگی وازانی نامەوێت بچمە وردەکاری ناکۆچی نێوان لایەنە کوردیەکان بە تایبەتی بەرامبەر بە بەغدا، چونکە وەکو خۆت دەزانی هەر یەکەیان پەیوەندی هەیە بە هەڵوێستی پایتەختە لە پایتەختەکانی وڵاتانی دراوسەی عێراقەوە. بەڵام پرسیارەکەم لە جەنابەتەوەیە، ئەی ڕای گشتی شەقامی کوردی؟ ڕای شەقامی کوردی ئەزانی لە سەرەتاوە کاک بڵێن ئەگەر بێت و سەیری پەیوەندی نێوان هەولێر و بەغا بکەیت، من زۆریش نووسیمە لەسەری لە چەند کەسانێکی بەغا و چەند کەسانێکی هەولێر زیاتر تێنەپەڕیوە. ئەمە کە ئەزمە دروست دەبێت هەر ئەم دەکەسن باڵێن کە کۆبوونەواتەکەن کە وەزعیش باشە، هەر ئەم 12 کەسن کۆبنەوە، 6 ئەملا 6 ئەولا 5 ئێرە 5 بەغا کۆبوونەوە ئەبێت، نازانین لەسەر چی ڕێکەکەون، ئەزمەش دروست دەبێت نازانین لەسەر ئەساسی چیە بەڕاستی. بۆیە شەقامی دوینەوە دابڕانێک هەیە لە نێوان شەقامی کوردی و سەرکردایەتی کوردی دەربارەی ئەو کێشانەی کە ئەزمە دروستەکەن و یاخود کە ئاشتی دروستەکەن. بۆیە بەڕاستی شەقامی کوردی بە شێوەیەکی گشتی ئێستا ئەڵێن ئێمە ینی زەحمەتە بزانی کام شەقامێت، چکە لەلایەکەوە شەقامی کوردی دابەش کراوە بەسەر ئۆپۆزیسیۆن و بەسەر دەسەڵات
لە ناو دەسەڵات بەسەر یەکێتی و پارتی گوێ لە هەر لایەنێکەگری گوێ لەوانە ئەگری کە نزیکن لە پارتی تەئیدی موقفی سەرۆکی هەرێمەکەن گوێ لەوانە ئەگری کە تۆزە نزیکن لە یەکێتی تەئیدی ئەوە ناکەن کە بڵێن ئێستا مالکی لا ببرێت و نەزانین چیە بێ گوێ لە لایەنی ئۆپۆزیسیۆنەگری ئەویش لە ناوەڕاستە تیا ماوەتەوە نازانێت چی بکە لەلایەکەوە ئەڵێ موقفی هەرێم ناتوانێت لە قەزیە کوردستانیەکان زۆر خۆی جیاواز ڕاگرێت لەلایەکی تریشەوە ڕەنگە نەتوانێت وەکو جاران تەعامل بکات چکە ئەڵێ منیش لە پێکهاتەی ئەم حکوومەتە منی دیانە بووم و ڤیتۆی کوردیم لەسەر هەبوو کە داخڵ نەبوو. باشە کاکیوە ئێستا هەوپەیمانی نیشتیمانی پرۆژەیەکی پێشنیاز کردووە بۆ چاکسازی وا خەریکە ینی ناوەڕۆکی و پرۆژەیە دەردەکەوێت دەوڵەتی یاسا هەندێک لە ئەندامەکانی ئاماژە بەوە دەکەن کە پرۆژەکە لە 7 خاڵ پێک دێ و دابش دەبێت بەسەر جێبەجێبوونیەکە بە 3 قۆناغ. پرسیارەکەم لە جەنابەت ئەوەیە سەرکردایەتی سیاسی کورد لە عێراقدا سەرۆکایەتی هەرێمی کوردستانی عێراق دەبێت چۆن سەر و سەودا لەگەڵ ئەم پرۆژەی چاکسازیەدا بکە لەگەڵی دابێ یا ڕەتی کاتەوە. بەڕای من ئەگەر بێت و سەیری ئەو وەزع ئالۆزی ئیمڕۆی خۆمانکردنەوەی کە لە سەرەتایە چاپێککەوتنە باسم کرد لە وەزعەکانی ئێستا نە ئەتوانین سەحبی سیقە بکەین نە ئەتوانین لێ پێچینەوەی پەرلەمانی لەگەڵ بکەین نە ئەشتوانین تەعاملی دەموباشری لەگەڵ بکەین ئەم وەرەقەی ئیسلاحی کە هەیە ئەم پرۆژەی چاکسازی کە هەیە ڕەنگە دەواازەیەکی باش بێت بۆ دامەزراندن یاخود بۆ ڕێگە چارەیەک بێت وەکو خاریتەیەکی تەریق بۆ گەیشتن بە چارەسەرێک یاخود بۆ گەشتن بە وەزعێک کە بتوانین بەرەو نەوعە با بڵێن چاکبوونەوەیەکی ئاساییبوونەوەیەکی وەزعەکە لەگەڵ بەغا بێت ئاساییبوونەی پەیوەندیەکان تقریبا دکتۆر جعفەری تا ڕادەیەک ڕاستە لە تەکاتولی مالیکیە بەڵام لایەنەکانی تریشی ئەتوانێت نەوە تەفاهمێکی لەگەڵ کورد هەبێت ئەکرێت ئەوە بەکار بهێنرێ بۆ جێڕانەوەی پەیوەندی بۆ ئاسێکی نۆرمال لە نێوان هەولێر و بەغا ئەو جا تا بتوانانی باسی کێشەکانی تر پێچکە دەرکەوت بەڕاستی ئەوانەی کە حەلیفی هەولێر بوون لەم کێشەیە لەگەڵ بەغا یاخود ئەوانەی کە هەولێر بەتەمایان بوو وەکو هاوپەیمان نە ئەو هێزیان هەبوو نە ئەو سابتیان هەبوو کە بتوانێت تا لەسەر ڕێی خۆی بەردەوام هەر یەکەشیان کێشەی تری خۆی هەیە لەگەڵ بەغا لەگەڵ مالکی نایەت لەسەر تۆ خۆی پیاخرا بکات. کاکیوە دواپرسیارم بەڕای جەنابێت دەرفەت چەندە بۆ سەرکەوتنی ئەم پرۆژە چاکسازی هاوپەیمانی نیشتیمانی؟ بەخوا ئەتیمادێکی زۆرە کاتە سەر لایەنەکان و بەتایبەتی لایەنی کوردی ئەبێ لەگەڵی تەعامل بکات و هەوڵ بات بیگۆڕێ بەلای خۆی ڕایکێشێ نەک بیکاتە پرۆژەیەکی هاوپەیمانی نیشتیمانی هیوان بێت و ئێمە ببینە بەشێک ببێت بە مەشروعێک ڕەنگە کار لەسەر ئەوە بکرێت کە بەجددی ئەو مەشروع وەربگیرێ و ببێتە مەشروعێک کە کوردیش دەورێکی زۆری تیا هەبێت لە تاشینی تەسەورێکی جیاواز بۆ داهاتووی ئەم وڵاتە بەڕاستی و ئەتوانێت تا زووە ببێتە بەشدار لە داڕشتنی چارەسەر بۆ ئەم کێشانەی هەیە. ڕۆژنامەوان هیوا عوسمان سپاس دەکەم بۆ یەکەمین گفتوگۆ و دیدارمان لە ڕێی سکایپەوە. زۆر سپاس کەم.